سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش لە دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو یەکێک لە تۆمەتبارە سەرەکیەکانی تاوانی ئەنفال و هەڵەبجە لە دیمانێکی تەلەڤیزیۆنیدا باسی لەوە کرد کە شێوازی ئەنجامدانی هەردوو پرۆسەکە چۆن بووە ئەو کە نزار خەزرەجیە بەڕوون و ڕاشکاوی خۆی وەکو یەکێک لە سەرکردەکان و سەرپەرشتیکارانی هەردوو پرۆسەکە ناساند ئەمە ئەم چاوپێککەوتنە و ئەم جۆرەدان پێدانانەی نزار خەزرەجی وەکو یەکێک لە تۆمەتبارە سەرەکیەکانی هەردوو تاوانی ئەنفال و هەڵەبجە جارێکی دیکە دۆسی دادگاییکردنی ئەم تۆمەتبارە و سەرجەم تۆمەتبارانی ئەنفال و هەڵەبجە هێنایەوە بەرباس و گفتوگۆ دەنگدانەوەی جیاواز و جۆر بەجۆری هەم لەسەر ئاستی میدیا هەم لەسەر ئاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەم لەسەر ئاستی سیاسی لە هەرێمی کوردستان لێکەوتەوە هەڵبەت ئەوە بە خوێندنەوە و سیرکردنەوەی دۆسیەکەی کە لە ساڵانی ڕابردوودا بە تایبەت لە دوای پرۆسەی ئازادی عێراق و لە پێش پرۆسەکەشەوە کۆمەڵێک لە ڕەوەندی کوردی ژمارەیەک لە هاوڵاتیانی کورد لە دانیمارک کەیسی نزار خەزرەجیان بە دادگای دانیمارک گەیاندووە لەوێ داوای نزار خەزرەجی کراوە و دادگایی بکرێت کۆمەڵێک دانیشتن لەوێ بەڕێوە چوە من دەمەوێت لەبارەی ئەو کەیسە و لەبارەی ئەو دۆخەی کە ئێستا دەنگدانەوەی لە دوای وتەکانی نزار خەزرەجی دروست کردووە میوانداری بەڕێز کاک ئەحمەد عەزیز بکەم کە خۆی یەکێک بۆ لەو کەسانەی کە لە دانیمارک وەکو ڕەوەندی کوردی وەکو هاوڵاتیەکی کورد شکاتیان لە نزار خەزرەجی هەبووە و لەگەڵ دۆسیەکەی ڕۆشتون. سڵاوت لەبێ کاک ئەحمەد ئەم کاتت باش بە خێربی بۆ شارپرێس دەمەوێت بزانم دۆسیەکەی نزار خەزرەجی لە دانیمارک بەکوێ گەیشت بە حکمیەوەی کە هێشتا بەڕوونی کۆتایی کەیسەکە دیار نییە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نازان ئەو کەیسە وردەکاریەکەی چۆنە و بەکوێ گەیشتووە. ئەم کاتتان باش هیوای بەردەوامی سەرکەوتنتان بۆ خوازم لە شارپرێس. هەڵبەت کەیسی نەزار خەزرەجییان دۆسیەی نەزار خەزرەجی ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە 20 ساڵ بەر لە ئێستا لە کۆتایی ساڵی 2001 گەر بەیادتان بێتەوە ڕووداوەکانی 11 سپتەمبەر بوو. کاتێک ڕووداوەکانی 11 سپتەمبەر ڕوویدا هەموو دنیا پێداچوونەوەیەکیان کرد بە مەسائیلی ئیستراتیجی و بە تایبەت ئەمنی خۆیانە لە ناوخۆی ئەوروپا و ئەمریکا. ئەوە بوو لەو کاتەیە ڕۆژنامەی پۆلیتیکن کە یەکێک لە گەورەترین ڕۆژنامەکانی دانیمارکە هەواڵێکی گەورە هەواڵێکی بڵاو کردەوە بە مانشێتی گەورە ئەڵێ لە کاتێکا لە دنیاە باسی خەڵکی تێرۆریست و تاوانبارە دانیمارک خۆی تاوانبارێکی حەشار داوە لە ناو دانیمارکە کەسێکی ئیقامەی وەرگرتووە ئەو کەسەش یەکێک لە کەسە نزیکەکانی سەدام حوسێن بووە و یەکێک لەوانەیە کە بەشداری کردووە لە کۆمەڵکوژی کوردەکانە. بۆیە لایەنەکانی دانیمارک میدیای دانیمارک هانی ڕەوەندی کوردیاندا کە خاوەندارێتی ئەو قەزەیە لە ئەستۆ بگرن بۆ پێی کە کۆمەڵکوژی بەرامبەر کورد کردووە بۆیە بێ کورد ببێ بە مودعی لەسەری نەک دەوڵەتی دانیمارک لەسەر کورد بێ بە مودعی. ڕەوەندی کوردی لە دانیمارک کۆبوونەوەیەکی گەورە بەرفراوان ساز کرا زۆربەی چالاکوان و ئەو خەڵکانەی کە لە بواری سیاسی و ڕێکخراوەی کارەکەن ئەو خەڵکانە کۆبوونەوەیکی گەورەمان کرد لەوێ بڕیار درا هەتا لەسەر ناوەکەش مناقەشەی زۆر هەبوو. دوجار بڕیار درا کۆمیتەیەک دروست کرێ بە ناوی کۆمیتەی بەگەڕخستنی هەوڵەکان بۆ دادگایکردنی نزار خەزرەجی. دیارە بەندە لەگەڵ کۆمەڵی ڕەفیقی ترە ڕاست پێدراین کە سەرپەرشتی ئەو هەوڵانە بکەین کە ئەخرێتە گڕ بۆ دادگایکردنی نزار خەزرەجی. دیارە ئەگەر پێویست بوو من بەشێک لەو برادرانەی کە زۆر چالاک بوون دەوریان هەبوو لەو قەزەیە ناویان دێنین. دەستمان کرد بە کۆکردنەوەی بەڵگەنامە و زانیاری و شایەتەکان لەسەر ئەو دۆسیەیە چکە قەزێکە زۆر گەورە بووەوە کاتێکە لە میدیا وروژێنرا لە ئەوروپا میدیا بە حەقیقەت دەسەڵاتی چوارە. یعنی لە ئەم وڵاتانەی خۆمان میدیا ئەڵێن دەسەڵاتی چوارە بەڵام ئەو دەسەڵاتە نییە بەسەر دام و دەستگاکانی وەڵام مادام باسی میدیات کردبوو لە ڕاتەگرم دەمەوێت باز لەوە بکەم کە لە چەند ڕۆژی ڕابردوو دوای ئەوەی کە چاپێکەوتنەکەی نزار خەزرەجی لە میدیایکی عەرەبیەوە بڵاو کرایەوە شارپرێز وەکو یەکەمین میدیا
راپۆرتێکی تێر و تەسەل و پڕ لە زانیاری و پڕ لە دۆکۆمنتی لەبارەی کەیسەکەەوە بڵاو کردەوە دواتریش راپۆرتەکەی شارپرێز بێگومان کاردانەوەی جۆراوجۆری هەم لەسەر ئاستی میدیاکانی تر و لەسەر ئاستی هەرێمی کوردستان و سیاسیش لێکەوتەوە. لێرەوە دەمەوێت پرسیاری ئەوە بکەم بۆچی کەیسێکی لەم جۆرە چەندین ساڵی بەسەردا تێدەپەڕێت هەتا تۆمەتبارەکە خۆی دێتە پێشەوە و ئاعتراف دەکات و باسی کەیسەکە دەکات جارێکی تر اینجا جارێکی تر هەم لەسەر ئاستی سیاسی و هەم لەسەر ئاستی میدیایش دەنگدانەوە دروست دەکاتەوە. هەڵبەت من نامەوێت لە قورسایی میدیای کوردی کەم بکەمەوە بەڵام مەبەستمەوە بوو بەراوردێک لە بینی ئەوەی کە میدیا دەوری دەسەڵاتی چوارە بینێ دوای دەسەڵاتی حکومەت و پەرلەمان دەسەڵاتی دادوەری میدیا دەسەڵاتی چوارەمە بەڵام لە ئەوروپا بە فعلی وایە لەوێ کاتێک کە باسێەوە کرا دانیمارک کەسێکی کۆمەڵکوژی تیا حەشار دراوە ماوەتەوە مافی مانەوەیان پێداوە زەختێک لەسەر حکوومەت دروست بوو حکوومەتی دانیمارک بە ناچاری قەزەیەکی کردەوە و محکمەی ڕاستپار کە تحقیق لەو مۆزوع بکەن محکمەش کەسێکی بە ناوی بیاگەیت ویستەربێرگ وەکو مدعی عام ڕاستپار کە کەسێکی زۆر بەتوانە و یەکێک لە کەسایەتی قانونیەکانی دانیمارک ینی قورسایی خۆی هەبوو ناوبانجی هەبوو سومعەتێکی زۆر باشی هەبوو لەو بوارە بۆیە ئەویان ڕاستپات ئافرەتێکی بەتەمەن بوو وەکو مدعی عام دۆسیەکی کردەوە لەسەر نەزار خەزرەجی و دەستیان کرد بە تحقیق تحقیقەکە زۆری خایەن دەیان جار نەزار خەزرەجی لە محکمە جۆرا و جۆرەکانی دانیمارک بانگ کرا بۆ تحقیق و لێکۆڵینەوە و محکمەیەکی کراوە و شەفاف ئێمە وەکو ئەو برادرانی کە سەرپەرشتی ئەو هەوڵانەمانە کرد لە زۆربەی یان لە هەموو دانیشتەکانی دادگا بەشداریمانە کرد بەرامبەر نەزار خەزرەجی کە خۆی و محامیەکەی محامیەکی جوولەکە بووە و کاتە بەشداریمانە کرد. سەبارەت بۆی شارپرێس ئەو دەست پێشخەری کرد هەڵبەت جێگەی ڕێز و دەستخۆشی و سپاسەکە وەکو دەستگایەکی سربەخۆ بێلایەت لە پای سوپاس و دەستخۆشی نەکراوە بە ئەرکی میدیایی خۆمانزانیمان کردومانە بەڵام قسەکە لەوەیە کە بۆچی ئەو هەموو ساڵە تێدەپەڕێت هێشتا زانیاری ورد لەبارەی دوایین دانیشتەکانی دادگاوە لە دانیمارک نییە ینی بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشێک لە بەرپرسانیش تەنانەت بەپێی لێدوانەکانیان نازانن خەڵک هەبووە داوای دادگاییکردنی نزار خەزرەجی کردو لە کاتێکدا لەوێ دادگایی کراوە من دەمەوێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بینەرەکانمان بزانن نزار خەزرەجی تا کوێی دادگا تا کامە دانیشتنی دادگا ئامادە بوو چۆن ئێستا پۆلیسی ئینتەرپۆل بە دوای ئەودا دەگەڕێت کەواتە بۆچی تا کۆتایی ئامادە نەبوو لە هەڵبەت من پێم خۆشانی ئاماژە بۆ بکەم سەبارەت بەو ڕوونکردنەوەی کە جەنا بدات تعتیمێکی ئیعلامی زۆر گەورە لەسەر کەیسی نەزار خەزرەجیە بووە بەو پێی کە یەکێتی و پارتی و حزبێکی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی و کاتە تێوەگلاون لە پشتیوانیکردن لە نەزار خەزرەجی و زۆر لە سەریشیان کەوتووە تێوەگلانەکەشیان ئەوە نرخەکەیەتی کە نەزار خەزرەجی ئێستا پاداشیان نەداتەوە بەو زمانە بە درۆیان ئەخاتەوە نەزار خەزرەجی خۆی ئەڵێ من قیادەی ئەنفالم کردووە پاڵەوانی جێبەجێکردنی ئەنفالم یەکێتی و پارتی و لایەنێکی ئیسلامی ئەم هێزە کوردیانە لە دوای بوونی ئەو هەموو بەڵگەیە لە دوای ئەوەی کە بەڕوونی دەردەکەوێت کە هەردوو تاوانی هەڵەبجە و ئەنفال لە ئەستۆی حکوومەتی عێراق و نزار خەزرەجیش یەکێکە لە سەرکردە سەربازیەکان بۆچی ئەمان پاکانەی بۆ دەکەن من هەڵبەتە مێ تۆزێک ڕوونکردنەوەی زیاتر لەسەر بدەم بەداخەوە لەبەرەوەی دەسەڵاتی کوردی و حزبە دەسەڵاتدارەکان قۆرخی میدیا و ئیعلامی کوردیان کردووە بە حکمی ئەو پارە و ئیمکانیەتە زەبەلاحی کە قوتی خەڵکە بردویانە بۆ خۆیان بەکاری دێنەوە دژی خەڵک لە تەلەڤزیۆن و وێب تیڤی و ڕۆژنامە و هەموو بوارەکانی سۆسیال میدیا بۆیە ئەو قەزەیە کە تا ڕادەیەک متکراوە گەڕێتەوە بۆی کە باسکردنی ئەو قەزەیە خۆی لە خۆیان شەرمەزارکردنی ئەو لایەنانەیە کە کاتی خۆی پشگیریان لە نەزار خەزرەجی کردووە هەڵبەت دادگایکردنی نەزار خەزرەجی کاتی خۆی کە لە دانیمان ڕوویداوە نەوەستاوە نەخەوتووە نەمردووە تەنها لەبەرەوەی نەزار خەزرەجی لە وڵاتێک یا لە ناوچەیەک خۆی حەشارداوە شوێنەکەی دیاریکراونی ئەگەر نا لەلایەن پۆلیسی ئینتەرپۆلەوە نزار خەزرەجی داواکراوە و شۆرتەی ئینتەرپۆل پەنجەمۆری نزار خەزرەجی و وێنەکانی نزار خەزرەجی لە هەموو فڕۆکەخانەکانی دنیا لە هەموو دەواازەکانی دنیا بڵاو کراوەتەوە و داواکراوە گەر لە هەر دەواازەیەک و فڕۆکەخانەیەک
نەزار خەزەرجی پێیا تێپەڕبێ دەستگیرەکرێتەوە. نەزار خەزەرجی سەبارەت بۆی کە ئێستا دوای ئەو هەموو ساڵە دەرچووە لە تەلەڤزۆن ئەڵێ من پاڵەوانی جێبەجێکردنی ئەنفالم قۆناغە سەرچەکانی ئەنفال من جێبەجێم کردووە تەسەورەکەم لە نەتیجەی ئینهیاری سیاسی بێت لە نەتیجەی ئیفلاسی بێت لەوەی کاتی خۆی بەرگریەکی زۆری لە خۆی کرد هەوڵێکی زۆریدا بەداخەوە ئەو لایەنە کوردیانەش تێوەگلان لە بەرگریکردن لی هەموو ئەو هۆڵانە فەشەلی هێنا لەوەی کە بەرائەزمەی نەزار خەزرەجی بکایان بێتاوانی نەزار خەزرەجی بسەرمێنێ بۆیە ئێستا دەرچووە لە نەتیجەی ئیفلاسا دان بۆیانێک کەڵێ ئێستا نەزار خەزرەجی هەموو خۆت دەڵێیت نەتوانراوە پاکانەکە ئەوەی کە کورد بەشێک لە کورد بۆی کردووە نەجاتی بدا لە کەیسەکەی ئێستا داواکراوێکی سەرەکیە لە پۆلیسی ئینتەرپۆل و ناشزانرێ لەکوێ ئەژی باش ئێستا کورد بۆ ئەم قۆناغا دەتوانێت چی بکات یان دەبێت چی بکات بۆ ئەوەی کە جارێکی تر کەیسەکە زیندووتر بکاتەوە بۆی لانیکەم بگاتە ئەوەی کە نەزار خەزرەجی دەستگیر بکرێ و جارێکی دیکە دادگای هەڵبەت بۆ خۆتان نەزان غەڵەتێک کە ڕووەدات ئەگەر ئەو غەڵەتە چاک نەکەیت تۆ ناتوانانی وەکو دەست پێ وەکو سەرەتایەکی تازە دەست پێ بکەیتەوە بەداخۆ لە ناو کۆمەڵگای کوردیا لە ناو نەتەوەی کووردا کەلتورێک نییە کە لە دنیاە کەلتورێکی سیاسی باوە سەرۆکی حزبێک سکرتێری حزبێک بەرپرسێکی گەورەی حزبێک یان وەزیرێک یان ڕئیسی حکومەتێک کاتێکە غەڵەتەکە دان بە غەڵەتەکەی خۆێنێ و مەسئولیەتی غەڵەتەکە هەڵەگرێ و دەست دەکارە کێشێتەوە بۆی بوار بدا بۆ چاکردنەوەی باشترین دەرفەت و هەل بۆ یەکێتی و پارتی ئەوەیە کە کاتی خۆی تێوەگلاون لە پشتیوانیکردن لە نەزار خەزرەجی ئێستا هەڵەکەیان بەوە ڕاستەکرێتەوە لایەنی کەم ئەو کفرە سیاسێ گەورەی کاتی خۆی کە کردویانە بەوە چاکە بێتەوە هەوڵ بدەن ئەو ڕێکارانەی کە بۆ دەستگیرکردنی نەزار خەزرەجی بۆ هێنانەوەی نەزار خەزرەجی بۆ سەر ئەو شوێنانەی کە نەزار خەزرەجی ئەتوانێت تێی دادگایی بکرێ وەکو دادگای تاوانەکانی عێراق یان لە دانیمار کە دۆسیەی تاوانی جەنگ لەسەر نەزار خەزرەجی حازر کراوە ئەگەر بنێدرێتەوە ڕەوانەی دانیمار بکرێتەوە بۆ دادگاییکردن وەکو تاوانباری جەنگ مامەڵی لەگەڵەکرێ و وەکو تاوانباری جەنگ دادگایەکرێ هەموو ژیانی لە زیندان نابێ نەک هەر خۆی دادگایەکرێت چکە نەزار خەزرەجی وەکو شەخص هەڵنەساوە بەو تاوانانە بەرامبەر بە کورد نوێنەرایەتی دەوڵەتی کردووە پرۆسە و پلانی دەوڵەتی عێراقی جێبەجێ کردووە نەزار خەزرەجی و دەوڵەتی عێراقش دادگایی یەکرێت لەو دادگایە یعنی تەنانەت دەگەل لە عێراقش نەزار خەزرەجی دادگایی بکرێت دەوڵەتی عێراق ئەبێ مەسئولیەتەکەی هەڵگرێت چکە کاتی خۆی کە عێراق کوێتی داگیر کرد حکوومەتی ئێستای عێراق باجی غەڵەتەکانی حکوومەتی عێراقی ئەو سعاداتەوە کە ئەو تاوانانەی بەرامبەر زۆر باشە لە دوای ساڵی 2023ەوە کۆمەڵێک بەڵگەی نهێنی لە هەواڵگەری عێراق ئاشکرا بوون کە بەشێک لە سیاسی و سەرکردە سیاسیەکانی کورد تێوەگلان بەپێی ئەو بەڵگانە تێوەگلان لەوەی کە پێشتر لە پێش ساڵی 2023ەوە پەیوەندی ژێربەژێر و نهێنیان لەگەڵ حکوومەتی بەعز هەبووە پێتان وایە ئەو پاکانەی کە بەشێک لە سیاسەکانی کورد بۆ نەزار خەزرەجیان کردو تا چەند پەیوەندیدارە بە کەیسی تێوەگلانی بەشێک لە سیاسەکانی کورد وڵا من هەڵبەت لە گۆشەنیگایەوەی کە لەم کەیسا فترێکی دوور و درێژ کارمان کرد زۆر بە وردی و بە چڕی ئیشمان تێکرد ئەوەندە ئێمە تێگەیشتووینە کاتی خۆی ئەو لایەنە دەسەڵاتدارانی لە هەرێمی کوردستان هەبوو خەبەریان بۆ ئێمە ناردناڕاستە و خۆ بە هەندێک خەڵکە وتیان نەزار خەزرەجی ئەبێتە سەرۆکی حکوومەتی ئینتیقالی لە عێراق و لە خراپترین حاڵەت ئەوانە بوون کە پاکانەیان بۆ کرد هەر ئەوانن ئەو لایەنانن ئەو شخصانن کە نامی پاکانەیان بۆ دادگای دانیمارگنات وتیان ئەگەر نەبێتە سەرۆکی حکوومەتی ئینتیقالی بۆ ماوەی گواستنەوە ئەوە بە تاکی دەبێت بە وەزیری دیفاعی عێراق لەبەرەوە برادرانە بە خۆیان ماندوو نەکەن هەوڵەکانیان بێهودەیە بە فیڕۆچێ بۆیە پشتیوانیکردنی یەکێتی و پارتی و حزبێکی ئیسلامی لە کەیسی نەزار خەزرەجی ئەگەڕێتەوە بۆ نادوربینی بەداخەوە سەرکردە سیاسەکانی کوردستان ئەگەر ملاحەزە بکەن لایەنی کەم لە ساڵی 2023ەوە بەرامبەر کەرکووک لە مەسەلەی ڕێفراندۆم و لە مەسەلەی نەزار خەزرەجی یعنی زۆر بینینەکانیان کەمەودا بووە زۆر نادوربین بوونە ینی سێر بکەیت تەماشا بکەیت کەرکووک دەرفەتێکی تاریخی زێڕین بوو کە درایە دەست کوردەوە کەوتە ژێر دەسەڵاتی کوردەوە خراپ مامەڵەکردن لە کەرکووکە
16 ئۆکتۆبەری لێکەوتەوە کە کەرکووک بۆ جارێکی تر لە ماوەی 100 ساڵە یەک جار کەرکووک کاتەژێر دەسەڵاتی کورد کەرکووکمان لە دەستدا کەرکووک لەژێر دەست کورد دەرهێنرا دادگایکردنی نزار خەزرەجیش ئەویش لە بار برا هەر دیسان بە نادوربینی و نەزانی کورد خۆی بوو بە بەشێکەوەی کە دادگایکردنی نزار خەزرەجی دەمەوێت لەبارەی شتێکی زۆر گرنگ و هەستیارەوە پرسیار بکەم ئەویش بابەتی ژمارەی قوربانیانی هەردوو تاوانی ئەنفال و هەڵەبجێ ئێستا لە دوایین چاپێکەوتنیدا نزار خەزرەجی زۆر بە توندی دژی ئەو داتا و ژمارانە دەوەستێتەوە کە کوردستان یان هەم خەڵکی کورد هەم حکوومەتی هەرێمی کوردستان لە قوربانیەکاندا ئاماژەی بۆ دەکات لە ناوخۆ لەسەر ئاستی ناخۆش لە چەند ساڵی ڕابردوو چەند دەنگێک هەبوون ئەگەرچی نەبوونە ڕۆژەف و نەبوونە بابەتی میدیاکان بەڵام چەند دەنگێکی جیاواز هەبوون لەبارەی گومانکردن لە ژماری قوربانیانی هەردوو تاوانەکەەوە پێتان وایە ئەم گرفتەیان ئەم گومانە کە دروست بووە بۆچی دروست بووە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت وەزارەتی شەهیدان نەیتوانیوە بەڵگەی پێویست و دروست لەبارەی ژماری قوربانیەکانەوە بخاتە ڕوو یان نەخێر ئەمە ئەوەی کە هەیە ئەو ژمارانەی کە هەیە دەوتێت ڕاست و دروستە و بەڵگەی پێویستی ێبارەوە هەیە وەڵام من پێم خۆشەوە و پرسیارەی جەنابەت دوو لایەنی هەیە بۆ وەڵامدانەوە ینی نەزار خەزرەجی کاتێک کاڵێ ئەو ژمارانەی کورد ئەیڵێ تەنانەت ئەو ژمارانەی کە ڕێکخراوی هیومان ڕایت لە بینی 50 بۆ 100 هزار تەقدیری کردووە هیچیان ڕاز نییە 2000 گوند نەبووە 182 هزارش نەبووە 50 بۆ 100 هزاریش نەبووە لە ڕوانگەی کەسێکی قەومی کەسێکی بەعسی کەسێکی تین و بە خوێنی کورد و کەسێکی دڕندە و تاوانبار بە مرۆڤایەتی چکە نەزار خەزرەجیان ئێمە بگەڕێمەوە بۆ دانیمار کاتی خۆی لەوەیە کە دادگای کرا بە کۆمەڵکوژی کورد تاوانبار کراوە بەڵام لە عینەن کاتیشا بە چاوی کەسێکی دژ بە مرۆڤایەتی ناوە برا لە دادگاکانی دانیمارکە چکە بە کۆمەڵ خەڵکی کوشتووە و خەڵکە پێشەوەی کورد بێ مرۆڤە جا ئەوەی نەزار خەزرەجی ئێستا تەرویجی بۆکە بانگەشەی بۆکە تەرویج بۆ سیاسەتی بەعسەکە بۆ پلانەکانی بەعسەکە بۆ ئەو تاوانانەی حکومەتی عێراق کە نەزار خەزرەجی یەکێک بووە لەوانەی بەشداری تێکردووە بانگەشە و تەرویج بۆ واکە بەڵام بەدی وەکەیترا کیمیابارانی هەڵەبجە و تاوانەکانی ئەنفال کە بەرامبەر کورد کراوە لە ساڵی 91ەوە تا ئێستا نوخبەی سیاسی و ڕووناکبیران و ڕۆشنبیران و تەنانەت نووسەرەکانی بواری جینۆساید بەردەوام ڕەخنیەوەیان لە دەسەڵاتی کوردی گوتووتیانە حکومەتی هەرێم بە موئەسەساتی نەکراوە هێزی پێشمەرگە بە موئەسەساتی نەکراوە ئەگەر حکومەتەکەمان حکومەتێکی موئەسەساتی وایە هاوشێوەی جوولەکە چۆن کەیسی هۆلۆکۆستیان بە شێوەیەکی پرۆفیشنال بە شێوەیەکی ئەکادیمی و زانستی ئەرشیف کردووە لە هەموو دنیای ئێستش لەو شوێنانەی کە ئەرشیفی هۆلۆکۆستی لێیە و تاوانەکان لەو شوێنانەی کە تەوسیق کراوە هەموو دنیا تا ئێستا وەکو بەشێکی زیندووە چێ سێرێکە ئەبوایە لایەنی کەم کورد بەشێک ینی یان لاسایی بکردایەوە یان لەسەر ئەو بنەمایی کە هۆلۆکۆست چۆن دکۆمنت کراوە چۆن ئەرشیف کراوە کورد پێی هەڵبسایە بەداخەوە دەسەڵاتی کوردی ئەوەنەی خەریکی بەهێزکردنی حزب و بنەماڵە و پێگەی خۆیان بوونە هیچ کارێکیان نەکردو بۆ کیمیاباران و ئەنفال باش ئەمە زانیمان نزار خەزرەجی لەکوێوە ئەم قسانە دەکات ئەو دەنگانەی لە هەرێمی کوردستان هەن ئەو گومانانەی لە هەرێمی کوردستان هەن بێگومان لە خەمخۆریانەوە بۆ کەیسەکە گومان لە بوونی ڕاستی بوونی ژمارە و داتاکان دەکەن هەڵبە دۆکوتم ینی ئەو ژمارانەی هەیە مەزەندەیە زۆری لەبەرەوەی ئێمە ئەگەر بۆ خۆتان نەزان ئێستا تۆ ناوی ئەنفال کراوەکان هی هەر ناوچەیەک ئەگەر داخلی کۆمپیوتەر بکەیت داتابیسی بکەیت بیخەیتە ناو فیلێکی وۆرد و ئەکسۆوانەوە ژمارەکان و ناوەکان و ڕسم و ناوی گوندەکان و بەداخەوە حکومت لەبەروی حکومەتێکی ناموئەسەساتیە بە شێوەیەکی نائەکادیمی کاری لەسەرەوە پرۆسەیە کردو بۆ ئەوە لە قووەتی ئەو کەیسەی کەم کردوێتەوە کەسێکی وەکو دڕندەیەکی وەکو نەزار خەزرەجی ئەگەر حکومەتی هەرێم بە شێوەیەکی موئەسەساتی کاری لەسەر کرا بواری بۆ کەسێکی وەکو نەزار خەزرەجی نایەشتەوەکە بەو شێوە یەکێکی دیکە لە بابەتەکان کە لە کەسی نزار خەزرەجی و بایۆگرافیای ئەو تۆمەتبارە گرنگە بۆ کورد
و جێگەی سەرنج و بایەخە ئەوەیە کە ساڵی 1995 دوای ئەوەی کە پەیوەندیەکانی لەگەڵ ڕژێمی بەعستێک دەچێت بە نهێنی عێراق جێدەهێڵێت. ئەوەی جێگەی سەرنج ئەوەیە کە لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە عێراق جێدەهێڵێت و دەچێتە وڵاتانی دیکە و دواتر دەچێتە ئەوروپا. بۆچی لە دوای ئەو هەموو تاوانەی کە هەیبووە هەرێمی کوردستان ڕێگەی بۆ دەکاتەوە بە ئاسانی دەینێرێتە دەرەوە؟ پێتان وایە ئەم پەیوەندیە نهێنیە ئەوەی کە باز دەکرێت گومانی لێوە دەکرێت بەڕاستی هەبووە ئەوە بووەتە هۆکاری ئەوە یان پەیوەندی بە چیەوە هەیە؟ هەڵبەت ئەگەڕێتەوە بۆ کەلتورێکی سیاسی زۆر سەقەت کە لە ساڵی 90ەوە توانم بڵێم دەست پێکا بە شێوەیەکی بەرچاو هەر کەسێک هەر لایەنێک چەندێک تاوانی بەرامبەر کورد کردووە بەبێ لێپرسینەوە بەسەریا تێپەڕی، بەبێ لێپرسینەوە خۆی لێ ڕزگار کرد. ئەگەر نا کەسێک قیادەی ئەنفالی کرد بێ، ئەگەر گومانێک یان دوو دڵێک یا ترسێک لە لێپرسینەوە بێ لە هەرێمی کوردستان چۆن دێڕوو لە هەرێمەکە؟ چکە بینی مستەشارەکانەوانی کە بەشداریان لە ئەنفالا کردووە و دەیان و سەدان خەڵکی تر چ لە جاسووسی چ لە هاوکاری ڕژێمی بەعز تاوانیان دژ بە خەڵکی کوردستان کردووە لێپرسینەوە بەرامبەر کەسیان نەکرا. خۆ ئەگەر ئەوانەی کاتی خۆی لە چوارچێوەی نازیەکانە تاوانی هۆلۆکۆستیان بەرامبەر جوولەکە کردو، ئەگەر لێپرسینەوەیان لێ نەکرایە، ئەگەر دادگایی نەکرانایە، ئەگەر وەکو کورد بیان تا عەفە الله عەما سەلەف، ئێستا خەڵکێکی تر یا ئەو دەوڵەتە عەرەبی ویلایەنە نەیارانی کە بەرامبەر جوولەکەن ڕەنگە زۆر لەو تاوانانە گەورەتر و زیاتر بیان کەدایان هەوڵی ئەنجامدانیان بدایە. بۆیە هەر کاتێک لە دنیایانی پرەنسیپ یاسایی کە کەسێک دادگایەکە ئەڵێم کەسە خەتەرە لەسەر مرۆڤایەتی و یان بۆ ئەوەیە ببێ بە پند و عیبرەت جارێکی تر خەڵک جورئەتی ئەوە نەکاو تاوانانە دووبارە بکاتەوە. بۆیە بەداخەوەی کە لە هەرێمی کوردستان ڕووەدا تا ئێستا کەمترین لێپرسینەوە لە هەر تاوانێک کراوە کە دژ بە کورد کراوەیان لە ناوخۆی هەرێمی زۆر باشە. من چەند خولێکێکی کەمەوە ئەمەوێ تەرخانی کەم بە تەواوەتی بۆ جەنابەت قسەیەک بابەتێک شتێکی ویستوتە بیڵێیت بەهۆی پرسیارەکانی منەوە دەرفەت نەبوو بێ باسی بکەی فەرمووچیت هەیە بیڵێ. وەڵام من پێم وایە بەداخەوە تا ئێستا هەرێمی کوردستان هەر بۆ دواوە گەڕێتەوە. ئەو کەلتورەی کە باسم کرد کەلتورە سیاسی دانان بە هەڵا و هەڵگرتنی مەسئولیەتی غەڵەتەکان تا ئەم ساتێک ئێمە ئەو بەرنامەی تیا ئەنجامە دەین دەستی پێ نەکردووە تا ئەو کەلتورەش لە کوردستان نەبێتە کەلتورێکی سیاسی هەر لایەن و هەر کەسێک کە غەڵەتێکە مەسئولیەتی غەڵەتەکەی هەڵگرێ و لەوێ دەست بکە بە چاکردنەوەی غەڵەتەکە. باوەڕەکەم وەزعی کوردستان هەر بۆ دواواچێ و هەڕوو لە خراپاکانی ئەگەر ملاحەزە بکەن لە ساڵی 2023 تا ئێستا لە ڕووی اقتصادی، لە ڕووی سەربازی، لە ڕووی جوگرافی، لە ڕووی خاک، لە ڕووی دەسەڵاتی کوردی لە هەموو ڕۆکان کورد پاشەکشەی گەورەی کردووە. هۆکارەکە شێوەیە کە حکومەتەکەمان حکومەتێکی حزبیە و دەسەڵاتەکەمان دەسەڵاتێکی موئەسەساتی نییە و لە هەمووشی گرنگترەوەیە بەڕێی من کەسی شیاو لە شوێنی شیاو نییە. بۆیە ئەو بۆشایی و پاشاگەردانی لە هەرێمی کوردستان هەیە و بۆشە کەسێکی وەکو نزار خەزرەجی جورئەتی ئەوە کات بێت بڵێ من پاڵەوانی ئەنفالم و ئەنفالم جێبەجێ. زۆر سوپاس بەڕێز ئەحمەد عەزیزێکی لەو شاید حاڵانی کە لە دانیمارک کەیسی نزار خەزرەجیان جوڵاندووە. سوپاس بەوەی کە ئامادە بوویت. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە بینەر بوون. کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.